سڵاوتان لێبێت دووەم ڕۆژی پێنجەمین خولی پێشانگای سلێمانی بۆ کتێب بەردەوامە بێگومان لەگەڵ کردنەوەی پێشانگاکە دوێنێ و ئەمڕۆژ ژمارەیەکی زۆر لە نووسەر و ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران و کەسانی سیاسەتمەدار سەردانی پێشانگاکەیان کردووە. ئێمە بۆ ئەم سۆدیۆکراوەیە لەگەڵ بەڕێز ستران عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس چەند قسە و باسێکی سیاسی و گشتی لەسەر پێشانگاکە و بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و عێراق و پەیوەندی نێوان یەکێتی و پارتیش دەکەین. کاک ستران زۆر بەخێراتی، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. وەکو نووسەرێک و وەکو ڕۆژنامەنووسێک کردنەوەی ئەم پێشانگایە لە پارێزگای سلێمانی چۆنە بینی وەکردنەوەی پێشانگای کتێبیش بە تایبەت لەم بارودۆخی ئێستادا بۆ خۆی گرنگی چی هەیە؟ خۆی تەوان هەموو جۆرە پیشانگایەک کە پەیوەندی بە کتێبەوە پەیوەندی بە زنی ڕۆشنبیری بێ کارێکی باشە و کارێکی خۆشە. ئەم پیشانگایەش عادەتەن ئەم جۆرە پیشانگایە بۆ مناسبەی نوێکردنەوەی دۆستایەتی نێوان کتێب و خوێنەرانە بەگشتی و بەتایبەتی جمهوری کتێب. ڕەنگە لە وڵاتی ئێمە خەڵکانێکە بێ کتێب نەخوێننەوە یان دەرفەتی خوێندنەوەی کتێبیان نەبێ، بەڵام کاژۆر ئەم جۆرە پیشانگانە کێتەوە ڕەنگە بتوانێت زۆر لە هاوکاری پێکەوەی دروست کاتەوە بۆ جارتر و هەروە ئەم جۆرە پیشانگانش هەر فرسەتێکشن بۆ ئەوەی زۆر کتێب لە بەشێنەی لە وڵاتی ئێمە لە کتێبخانەکانە دەست ناکەون بە تایبەتی کتێبە زانستیەکان سەرچاوە زانستیەکانی کە بۆ خوێندکاران پێویستن ئەم جۆرە پیشانگانە ئەم یارمەتی ئەم شتە ئەدا و یەکی تریش لە خەسەتەکانی هەرزانبوونی کتێب یان دەبێ ئەم جۆرە پیشانگانە دەرفەتی بدا بەوەی کە کتێب بەشێ و هەرزان بێت کە ئەو خەڵکانەی بەشێنەی ناتوان کتێبێک یان سەرچاوەیەک بکڕن بتوان لەم جۆرە پیشانگانە بکڕن. ئەگەر هەر پیشانگایەک ئەمە جێبەجێ بکەم پێم وایە کارێکی سەرکەوتووە و ئەوەی دڵخۆشیە ئەوەی کە پیشانگای ئەمساڵ لە شاری سلێمانی لەگەڵ یادی سلێمانیشە ئەگەنجێ لەبەرەوە ئەتوانین بەشێکە لە سەرۆرکردنی فەرهەنگ و ڕۆشنبیری لە شاری سلێمانی کە ئەم شارە هەم پایتەختی ڕۆشنبیر هەم دەروی مێژووشەوە بەوە ناسراوە کە بەشێک لە کتێبخانەی کوردی بەشێک لە بەرزی باڵای کتێبخانەی کوردی ئەگەرێتەوە بۆ سلێمانی و ئەگەرێتەوە بۆ فکر لە سلێمانی و نووسەرەکانی سلێمانی. باشە کاک ستران، ئەگەر لە پێشانگاکە بچینە دەرەوە باز لە بارودۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان بکەین بە تایبەت نێوانی یەکێتی و پارتی. پاش کۆنگرەی یەکێتی بڕیار بوو کە یەکێتی سەردانی لایەنە سیاسیەکان بکات و لەگەڵ پارتیش کۆبووە. پاش کۆنگرەی یەکێتی پاش ئەو کۆبوونەوەی یەکێتی و پارتی ئەتوانین بڵین ئێستا خوێندنەوەتان بۆ نێوان یەکێتی و پارتی چۆنە بۆ چارەسەری کێشەکان؟ بەرەو باشێڕە بەرەو باشێڕۆشکە هەموو دیدارێکی یەکێتی و پارتی ینی کەشێکی خۆش لە نێوان کۆمەڵی خەڵکی کوردستان دروستەکە. ئەوە خاڵی یەکەمە کە ئەم جۆرە دیداران دروستەکات و هەروەها هەموو دیدارێکی لەم جۆرەش دەرفەتەدات بۆ چارەسەری کێشەکانی حکومەتیش لە کوردستانە و ئەتوانم بڵێم بۆ یەخستنی هەڵوێستی کوردستانیش لە بەردەم بەغدا یا لە بەردەم ڕوانیانی کە لە کورسی سیاسی عێراقا هەمانە چ بزنەوەی کوردێتی چ یەکێتی پارتی هەیەە. ئەگەر ئەم جۆرە دیدار ئەم دەرگایی کردێتەوە بۆ ئەم بابەتە پێم وایە کارێکی باشی کردەوە گوێرەی لێدوانی سەکردایەتی هەردوو لە ینی کە بەژارێنە دیارەکە کردووە مقدمەیەکی باشە، بەڵام بێ چاوەڕێی زیاتریش بکەین چونکە وەزعی سیاسی کوردستان ئەمە دەخوازێ کە یەکێتی پارتی هەڵوێستەکانیان لەو بابەتانی کە پێویستەکەن یەک بخەن. ئێمە هەم عێراق و هەم کوردستان ڕوبەڕووی هەندێکی تازە بێتەوە کە پێویستەکە هەڵوێستەکان نزیک بن، ناڵم وەکو بڵێن بستە سەر دینی یەکتری، بەڵام بۆ ئەو شتێک کە بۆ کوردایەتی بۆ کوردستان پێویستە. ئێستا پارتی یەکێتی خاڵی هاوبەشیان زۆرترە یاخود خاڵی ناکۆک؟ خلاف زۆرە ناکۆکی زۆرە و ناشمانەوەیە دیدارێ بکەین بە دەستکەوت. ئەمە ڕەنگەمە کارێکی باش نەبێ. ژینگەی دیدارەکانی یەکێتی پارتی ئێستا ئەتوانم بڵێن باشترە. قسەکانی بۆ نمونە سەرۆکی یاریێم لە دیدارەکەی دووەم حزوری کاک بابڵۆ سەرۆکی نیشتمانیەکان لە دیدارەکەی دووەم ئەمانە هەمووی هەلومەرجێکن بۆ ینی بۆ ئەی کە پێ لە ڕووی دیپلۆماسیە بۆ نەرمکردنی هەڵوێست لەگەڵ یەکتری. بەس ڕاستیەکەی زۆر دیدار کراوە لە بەخەڵەکانی پێشوا زۆر دیدار کراوە، بەڵام دەریچەی چارەسەری نەدۆزێت. ئێمە هیوادارین کە ئەم جۆرە دیداران نەبێتە وەکوڵی دەستکەوتێکی گرنگ، بەڵکو ئەوەی بەو دیدارە دەکرێتەوە بێتە دەستکەوتی گرنگ و ئەمە خەڵکی کوردستانش ئەمە حەزەکەن ئەم شتە ڕوو بدا و ئێستا بارودۆخی سیاسی ژیانی گوزارانی خەڵکی کوردستان بەڕاستی ئەوە نییە کە بڵێن تەنیا پێمانەوەی پەیوەندەکانی یەکێتی پارتیکە باشە بێ
کە مشتێک باشە بێت لە کوردستان باش. بەڵام هەموو دیدارێک و هەموو ژینگەیەکی ئاشتەوایی ڕێگە بۆ هاوڵێستی و یەخستنی مەوقفەکان خۆش دەکات. تا چەند گرنگە بۆ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و بەغدا پارتی و یەکێتی ناکۆکیەکانیان وەلا بنێن و لە بەغدا یەکدەنگ و یەکریز بن. یەکێتی بۆ ئەمە چی کردووە؟ یەکێتی بۆ ئەمە زۆری کردووە، قەت دەرگای دانەخستەوە، دایمەن لە ناخۆشی چاکەکەن دەستیان خۆش بێ ئیتر نەتیجەکە وەرگینەوە. من ناتوانم بە ناوی پارتی قسە بکەم، بەڵام هەڵوێستەکانی یەکێتی ئەزانم کە زۆر جار بە تێلێژێکی دیشمانشانیش ئەم هەڵوێستانە دەردەبرێ. پێم وایە هەردوو لە ئازان ڕێگاکە لە شوێیە و پێشم وایە بارودۆخی سیاسی عێراق ئەم یەک هەڵوێستیە بەسەر هەردوو لە دەخوازێ بە تایبەتی بۆ ئەوەی کە پەیوەندی بە ژیان و گۆزانی خەڵکەوەیە دەرکەوت کە ژیان و گۆزانی خەڵک ئەولوێت نەبێ ئێمە هیچ ناتوانین بچینە پێشەوە و ئەگەریش هەڵوێستەکان لەو مەسائلانەی کە ڕۆژانەین بۆ ژیانی خەڵک نزیک نەبێتەوە لێک بەنەتیجە نێرانی کورد ئیسفادە لەم هەلومەرجەکە پێم بڵێ نێرانی کورد زۆرن هەموو ئەدەبیاتی کوردی ئەم شتە باسەکە ئەمە و کتێبانی کە بەشێکی باسی مێژووی کوردایەتیەکەن ئەمە نێرانی کورد دەکەنەوە بەڵام پێم وایە نێری سەرێکی کورد خۆی ئەوەیە کە ڕێک نەکەوێ و ئەوەیە کە بۆ یەکتری نەسەلمێنە هەرەوە بەس نییە کە یەکێتی بڵێ با کۆبینەوە یان پارتی بڵێ با کۆبینەوە ئەبێ بۆ یەکتریشی بسەلمێنن. دوا پرسیارم ئەوە بێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەوەندەی نەماوە کورد ئەبێ بۆ هەڵبژاردنە چیکە ئێوە وەکو یەکێتی پلانتان هەیە بۆ دوای هەڵبژاردنەکان کورد دەبێت لە کەرکووک و لە ناوچانی دیکە پلان یەکێتیشمان وەکسەوە بوو کە کورد بە یەک لەست داخلی انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکان بێ باشە ئەمە نەبووە ئێمە پێمان وایە لاپەڕی یەکێتی لەم بڕۆ سپیە ئیتر دوای ئەمە هەڵبژاردن بکەوادای جارێک کەشەوەی دیموکراسی هەڵبژاردن ئێستا کەلەکەلوک هەیە سۆسیال میدیا و قسەی لابەلا و هێرشی لابەلا تێکی نەدا و ئەم کەشە دیموکراسی کە لە کەرکووک لە ناوچە دابراوەکانی تر لە مووسڵ هەیە کە کورد لەو شوێنانە بەشدارێکە لە انتخابات ئەنجومەنی پارێزگاکان وا بێت کە بە شێوەی تێدا بێت کە هێزە سیاسیەکانی کوردستان لەو ناوچە دابراوان لەگەڵ پێکهاتەکانی ترە بە یەک هەڵوێستی سیاسیەک بگرن بەڵام ئەگەر ئەمە نەکەن درێژەی هەمان هەڵوێست بێت کە نەمانتوانین بە یەک لەست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بکەین ئیتر ئەم چەلەحانەیە بەردەوام بێ و هەر یەکەش خطابی خۆی بۆ دیفاعکە دەبێت ئیجازەری خۆی. دەست خۆش بەڕێز ستران عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس کە لەگەڵ مامۆیت دەست و چاوت خۆش بە کاکستران. بەڵێ ئێمە لەگەڵتان بەردەوام دەبین لە گەشتەکانی داهاتوو هەوڵ دەدەین کەسانی دیکە و ئەگەر کەسانی سیاسی بێت یاخود ڕۆشنبیر بێت یاخود هەر بابەتێکی دیکە بێت دەم ستۆدیۆکراوی کوردستان 24 لەگەڵتان بەردەوامین بۆ قسە و باسی زیاتر سەبارەت بە دووەم ڕۆژی پێنجەمین خولی پێشانگای سلێمانی بۆ کتێب.